ئەنەکەی برێت مەگۆرک بۆ عێراق و هەروە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکۆباری عێراق تاوتوێکردنی پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەڵبژاردننی شێکێکی دیکە بۆ لە تەوەری گفتوگۆکانیان میوانداری عەبدوڵڵا عەلی ئاوای ڕاوێژکاری پێشووتری سەرۆکۆماری عێراق دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک عەلی بەبوورە کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. دەستپێک دەمەوێت سەرنج و تێبینی ئێوە بزانم سەبارەت بە سەردانەکەی برێت مەگۆرک بۆ عێراق و هەروە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقیەوە چی دەبینن لەم کۆبوونەوەنە؟ خۆی ئەوێ ڕاستی بی سەردانەکەی برید مەکۆری ئەوە شتێکی اعتیادیە. دایمان برید مەکۆری زۆر سەردانی عێراق دەکاتن کە لە کاتی کێشەکان قوڵ دەبیتن، ئەویش دێتن بەهانای عێراقیەکانەوە بۆ ئەوەی یارمەتیان بداتن و ئەو جارش درێژ پێشخەری جارەکانی ترە جگە لەوەش بکە بە ڕێزت ئاماژەت بۆ کرد کە مستەفا کازمی بە تەمای 26 مانگ بستە ئەمریکا لەوێن دەرێکە لەگەر بایدن کۆ دەبێتەوە لەگە ئیدارەی ئەمریکی کۆ دەبێتەوە بۆ مەرحەلەی ئایندەی عێراق چی بکەن چی نەکەن وایە خودت هێزەکانیان چۆن بکشێتەوە لە عێراق بە چەند قۆناغێکدا. باشە کەواتە پێتان وایە کە ئەمریکا بچێتە ژێرباری ئەوەی هێزەکانی بە شێوەیەکی تەواوەتی لە عێراق بکشێنێتەوە چکە لە ماوەی ڕابردوودا چەندین گەڕی دانوستان هەبووە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا، بەڵام ئەمریکا ئەو هەنگاوەی نەناوە. کەواتە دەکرێت بڵین عێراق لەو هەنگاوە نزیک بۆتەوە کە هێزەکانی ئەمریکا تیایدا بکشێنەوە. خۆی لە سیاست هەموو شتێک واردە چێتەوە ئەوەی دەکرد لە ساڵی 79 خود لە سەردەمانێکی زۆر زیاتر لە 30 ساڵە ئەمریکا لە ئەفغانستان بوو، ئێستاکە لە ئەفغانستان یەکسەر کشاوە کە کشاوە تاالبانی هیناوە هەموو شوێنەکانی تقریبا واگرتەوە زۆربەی زۆر شوێنی نمایە. لە عێراقیش چاوەڕوان دەکرێت و چاوەڕوانیش ناکرێتن، بەڵام من لەو بڕواایە دانیمەوە هەزوو جێبەجێ بکرێتن ئەو پلانەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئەوە کاتێکی زۆری پێدەوێت چونکە عێراق هەتاوەکوونی ئێستا لەسەر خۆی ڕانەوەستاوە و هەتا ئێستاکە بارودۆخی عێراقی سیاسی هێمن نییە، هێور نییە، لەبەر هەندێک ناتواندرێ لەو مەرحەلەی ئێستاکە بە قرارێکی یەکسەری یەکسەر ئەو هێزانە هەموو بکشێنەوە. احتیمالە بە مەراحیل بی ئەگەر بگەنە ئیتفاقێک لەگەر کازمی. باشە کەواتە دەکرێت بڵین ئەم سەردانی برێت مەگۆرک بەم شێوەک تۆپڕی ئێستا هیچ پەیوەندێکی هەیە بەو ڕووداوە ئەمنیانی کە لە ماوەی ڕابردوودا لە عێراق و تەنانەت لە هەرێمی کوردستانیش ڕوویاندا و چەند جارێک هێرش کراوەتە سەر بارگا ئەمنیەکانی ئەمریکا چ لە بەغدا چ لە هەولێریش؟ خۆی ئەگەر بەڕاستی سەرنج بدەینە ڕووداوەکانی عێراق ئەوە یەکەمین جار نییە ئەو ڕووداوانە لە عێراق ڕووداوە تقریبا لەوەتی بابرێن شۆڕشی تشرین و یاخود ئینتفازەی تشرین کە دەستی پێکردیە لە بەغدا لە سەردەمی عادل عەبدولمەهدیەوە نالەباری وەزعی نالەباری و وەزعی ناخۆشی بەغدا و هەموو شارەکانی عێراق ماعەدا کوردستان نەبێ. کوردستان ئەگە مقارنەی بکەی لەگەر شوێنەکانی تری عێراق زۆر فەرق و جیاوازێکی زۆری هەیە. اینجا لەبەر هەندێ من بەوەی نابەستمەوە کە لەبەر ئەو حداسانەی کە ئەو ڕووداوانەی ئێستا کە ڕوودەدا لە سوتاندنی خەستەخانە لە ناسریە یاخود لە خەستەخانە ئیبن خەتیب لە بەغدا و یاخود هێرشی سەر قاعیدەکانی ئەمریکی یاخود سەفارەتەکان یاخود دەوروبەری هەولێر من بەوەی نازانم، یعنی بەس خاز لە بەوەی هاتبی. برید مەکۆری چونکە خۆی معروفە لە عێراق نەمێژە ئەو دەورە دەبینیتن و بینەشی زۆریشە تقریبا نەهاتووە. پەیوەست بەوە نییە، پەیوەست زیاتر بە سەردانەکەی کازمی و هەروەها ڕێڕەوی ئینتخابەکەی چۆن بەڕێوە دەچیتن. کەواتە دەکرێت بڵێن پەیامێکی پێ بۆ سەرکردە عێراقیەکان و هەروە سەرکردەکانی هەرێمی کوردستانیش؟ وەڵاهی ئەگەر خۆی ڕاستی دەوێ ئەمن سێ جار لەگە برید مەکۆری لە کۆبوونەوەدا بووینە لەگەڵ جەنابی سەرۆکی عێراق دکتۆر فواد. یعنی من لێ ڕنابینم ئەو کابرایە جددی بیلۆ عێراق کار بکاتن بۆ ئەوەی عێراقەکی ئارام دروست ببیتن و من وای دەخینمەوە کە لە ئەحداسەکان خودی خۆشی هەندێک جار دەوری خراپی هەبیتن. لەبەر هەندێ من بەوەی نابینم کە یعنی ئەو هاتبیتن کاریگەرێکی وا بکاتن لەسەر سیاسەتی ئەمڕۆی عێراق یاخود لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆی عێراق. باشە هەڵگری پەیامەکەی برێت مەگۆرک بۆ مستەفا کازمی چییە جگەلەوەی کە ئەوان گفتوگۆی ئەوە دەکەن کە هەڵبژاردنەکان لە وادەی دیاریکراوی خۆیدا بکرێ و جگەلەوەش سەبارەت بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێت بڵین لە پشتی
کۆبوونەوەکانە و چی باز دەکرێت؟ خۆی من حەز دەکەم بۆ ئەوەی بینەران بەباشی بۆیان ڕوونبیتەوە. ئینتخاباتی لە عێراق بە زۆر قۆناغداڕۆی تا گەیشتە ئەمڕۆکە و من بناءن لەسەر زانیاری ورد قسە دەکەم. ئەوەل جار کە مەوعیدەکە دانرا کەسیان ئیمانیان بە مەوعیدەکە نەبوو و زۆربەی دەیانگۆ ناکرێ ئینتخاباتەکەەوە ویستیشیان نەکرێ هەتا آخر مەرحەلە تقریبا پێشی 20 ڕۆژ سەفیری بەریتانی و هەروەها سەفارەتی هۆڵندی لە منەزەمەی حقوق ئینسانەوە هەموو ڕەیان ئەوە بوو کە ئینتخابەکە نەکرێت تازیل کرێ پاش ئەوەی ئەو جیهازە ئینتخابەی یاخود کە ئینتخاباتی پێدەکرێتن لەگەر شەریکەچیان عقد کردبوو ئەو عقدیان هەڵوەشاندەوە کە ئەو عقدیان هەڵوەشاندەوە ئیتر بیر و بۆچوون پەیدا بوو کە ئینتخابەکە تازیل کرێ. بلاس خارد ئەوە زانیاری وردە بلاس خارد تقریبا پێشی 15 ڕۆژ زیارەتێکی نەزەفی کرد لۆ مەرجەعیە لەوێن دەرنامەیەکی تەسلیم وتیان ئێمە دەمانەوێتن ئینتخابات دوا بخەین ئێوە ڕئیتان چییە؟ 24 سەعاتی نەخایاند مەرجەعیە یەکسەر نامەیەکی تەسلیم ئومە متحیدە لە بەغدا کردەوە وتی ئەو مەوعدەی کە دانرایە بە نسبەت ئێمە مقدسە و گۆڕانکاری تێدا ناکرێت هەتا ئێستاش ئەگەر ئێوە سەرنجتان دابێتەوە یاخود بینەران ئەگەر سەرنجیان دابێ یعنی دواکەوتنی ئینتخاب ئێستاکان نماوە هەمیان دەڵێن ئینتخابات بکرێ بەڵام لەگەر ئەوەی مەترسیان هەیە لە ئینتخابات مەترسیان لەوەی هەیە کە ناکۆچی ڕووبدا کە فەوزا ڕووبدا ناکۆچی مەترسی ئەوەیان هەیە کە هێرش بکرێتە سەر مفەوەزیە یاخود هێرش بکرێتە سەر سندوقەکانی ئینتخابات مەترسی ئەوەی هەیە شەڕ ڕووبداتن لە نابێنی ئەو لایەنێک کە بەشداری ئینتخاباتیان کردیە ئینجا لەبەر هەندێک بەڕاستی تاوەکوونی ئێستا ئینتخاباتەکە مەوعیدەکەی مەزبوطە لە کاتی خۆی دەکرێت بەڵام وەکو قمبەلەکی مەوقوتە ئایا چ دەبی چ نابی نازانین لە ڕۆژی چ دەبی بەڕاستی تەوەقعی هەموو ئینفیزاراتێک هەموو شتێک دەکەین ئێمەکە لەو وەختەی لە مانجیدا. باشە کاک عەبدوڵڵا ینی جەنابە دامەژۆت بەوەدا کە سەردانەکەی برێتمە گۆرگ و جەختکردنەوەی لەوەی کە دەبێت هەڵبژاردنەکە لە کاتی خۆی و لەوادەی دیاریکراوی خۆیدا بکرێت ینی بلاسخاتیش بە هەمان شێوە ئاماژەی بۆ دایانی بەتایبەت لایەنە دەرەکیەکان ئەو وڵاتانی کە هەژمووی سیاسیان هەیە لە عێراق جەخت دەکەنەوە لەوەی کە هەڵبژاردن دەبێت لەوادەی دیاریکراوی خۆیدا بکرێ ینی ئەم جەختکردنەوەی بۆ لەم کاتەدا زیاتر دەبینرێ و زەغ بۆتەوە هیچ هەوڵێک هەیە لە عێراقدا لە ناوخۆی عێراقدایە هیچ گۆڕانکاریەک هەیە کەوا کات هەڵبژاردنەکان جارێکی تردووە بخرێن خۆی طبعاً هەوڵ هەیە ئەو کوتلانەی کە بەتەمابوون ژمارەیەکی زۆر بینین لە مەقاعدی بەرلەمانی ئێستا کە قەناعەتیان بە تەواوەتی سەسپا کە ئەو ژمارەی ئەوان دەیانەوێت ناتوانن بهێنن لەبەر هەندێک محاولات زۆر هەیە تاوەکوونی ئێستا کە لە خلالی دەڕۆژی دوو جارە بەیتی شیعی کۆبنەوە بکەن لە ناوە خۆیان ماعەدا سەدرەکانیان لەگەڵدا نەبووە و لەو دوو کۆبنەوە سەرکەوتنیان بەدەست نەهێنا کۆبنەوە چیان دوونێشە و لە ماری عەمار حەکیم بوو بۆ ئەوەی بگەنە ئامانجێک مەوقفی خۆیانێک بکەن و من دەمەوێت لێرکانەڕ بەڕاشکاوی بژڵێم هیچ کاتێک وەچی ئەو کاتێک کە ئێستا تێدەژین ئەمە بەیتی شیعی پەرش و بڵاو نییە یعنی هیچ لە ناویان هەماهەنگی نییە لە ناویان یەکگرتووی نینە زۆر زۆر پەرتپڵاون هەرێکە بۆ خۆی کار دەکاتن هەرێکە بۆ خۆشی حاول دەداتن زیاترین مەقعدی بەرلەمانی بەرزبینی و زۆر زۆر ئەستەمیشە ئەو مەقعدانەی ئەوان دەوێت بۆ نمونە سەدرەکان تاوەکو ئێستا دایان نابوو پێشی مانگەگەلەوە پێش هەتا 100 مەقعدی بەرلەمانی بینن کەواتە دەیانگۆ ڕئیس وزەرا دەبی لە ئێمە بێتن و هەموو شتێک لە ئێمە بی ئەگەر سی ئێستا زۆربەی مەرافقی دەوڵەت و یاخود زۆربەی دام و دەستگاکانی دەوڵەت ئەوەکانی جێ حساس و گرنگن بەدەستەوانە بەڵام پاش ئەوەی کە زانیان ئەو مەقعدانە ناینن اینجا ئەوە بوو بەڕێز سەماحەتی موقتەدا لەو ڕۆژانە خوتبەچیدا بەداخەوە من زۆر جێم لێ دەبی لە تەحلیلی خوتبەکەی کە دەیکەن ئەو کەسانێک کە مراقیبی سیاسینە بەڵام وابزانم لە خوتبەکەی زۆر باش لێی جێبیست نەبووینە ئەگەر نا ئەوە جاری یەکەم نییە موقتەدا سەدر وە دەڵێتن لە ساڵی 2010 دیسان
بەیانی کردووە خودی ئەعلانی کرد کە من چیت کە سیاست ناکەم واز دەینم لە ساڵی 13 لە مانجی 8 دیسان ئیعلانی کردەوە لە مانجی دوی ساڵی 2014 دیسان ئیعلانی کردەوە کە من واز لە سیاست دەینم لە 23 شەشی 2010 دیسان ئیعلانی کردەوە واز لە سیاست دەینم هەموو مەکتەبەکانی خۆی قەپات کرد لە 15 حوتیش دیسان ئیعلانی ئینسحابی کردەوە من بەڕای من ئینسحاب ناکاتەوە و ئەگەر بەوردیش جێ لە خوتبەکەی ڕاگرین من حەزم لێە شیکردنەوەی بەپەلە بۆ خوتبەکەی موقتەدا سەدر بکەم لە خوتبەکەی باسی ئەوەی دەکا کە من عێراقم خۆش دەوێ و ئەسەفم لە بۆ عێراق گەیشتە ئەو مەرحەلەیەکی ناخۆشە عێراقی تاریخە عێراقی شارستانیەتە اینجا دیسان دوو جار تەئکید دەکاتەوە دەرێ قیوای داخلی و خارجی و دەولی هەمیان گەلەکۆییان کردێ لەسەر عێراق دەیانەوێ عێراق تێک بدەن ئەو عێراقە جوانەی کە هەبووە نەیهێلن اینجا دەڵێ ئەوانەی کە دەشیانەوێتن لە عێراق دەستیان باڵابی ئەوانە هەموو تاالبی ماڵ و پارەنا و تاالبی سولتەنەوە سیلاحەکە لە بن دەستیوان بیتن لەبەر هەندێک دەرێ من داوای ئەو شتانە هیچ ناکەم کە داوای ئەو شتانە ناکەم دوو جار تەئکیدی کردەوە دەرێ من بەشداری لە ئینتخابات ناکەم ئەگەر لەو وشەی ورد بینەوە دەرێ من بەشداری ناکەم ئەسڵەن مقتەدا سەدر خۆی بەشدار نییە لە ئینتخابات ڕئیسی کوتلەکەش نییە کە ڕئیسی کوتلەکە نییە دەڵێ من بەشداری ناکەم کەواتە کوتلەکەی وی دەمینێنەوە بەشداری دەکەن جگەلەوەی لە قانونی مفەوەزیەی ئینتخابات ئەو کوتلانەی کە بەشداریان کردیە و یاخود کە ناویان نووسێ بەشداری لە ئینتخابات بکەن بە هیچ شێوازێک ناتوانن سەحب بکەنەوە جگەلەوەش نەسار ڕبعی پێشی 1-2 ڕۆژی دیسان بەیانەشی دەرینیا دەڵێ ئێمە ئەو کەسانەی کە ناوەکەواتە بۆ نمونە ئەگەر لە ڕووی قانونیەوە ئەمەی کە موقتەدا سەدر باسی لێوە دەکات ناچێتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێ نابێ و تەنانەت لە وەڵامی قسەکانی خۆشیدا شیعەکان بەشێک لە شیعەکان دەڵێن ئەگەر دەتەوێت ئینسیحاب یاخود بکشیتەوە لە هەڵبژاردنەکان ئەوە دەبێت لە مفەوەزیەت بکشیتەوە نەک لە ڕێگەی ئەعلامەوە بەڵێ دوان لە ئینتیخابات بکشیتەوە کەواتە دەکرێت بڵین مەبەستی قسەکانی موقتەدا سەدر چییە لەم سات و وەختەدا بەڵێ خۆی بەڕاستی خوتبە سێ جۆرە خوتبەی هەیە خوتبەک هەیە بۆ ئەوەی بۆ ئارامبوونەوەی وەزعەکە بۆ ئەوەی تێگەیشتی قسەی خۆش و بۆ ئەوەی مژدە بە خەڵک بدرێت خوتبە چیش ئەوەی هەیە دایمەن تەهدید و تێکدانی وەزعەکە و هێرشکردنە سەر لایەنەکان و هەموو خوتبەی سێمیش ئەوەیە ئەو کەسەی کە خوتبەی نازانی چ دەڵێتن لە هەموو لایەکی لەو سەری دەستا ئەو سەری بەڕاستی ئەو خوتبەی بەڕێز سەماحەتی موقتەدا من بە خوتبەیەکی ئەوەی دانانێم یعنی ئەو خوتبەیەکی هادیف بی لە بۆ مەبەستەکی معەن لەلایەک هجومی سەر ئەوەی دەکاتن کە کاربەدەستن لە داخلی لەلایەک خۆی بێبەری دەکات لەو حکومەتانەی کە لە عێراقەنە کەچی بەخۆشی پێشتر چەند جارێک قسەی کردووە دەڵێ من لە مالکیڕە لە ئایاد عەلاویڕە لە جەعفەریڕە لە عادل عەبدولمەهدیڕە لە حەیدەر عەبادیدا هەموو خۆم دامناون باشە ئەگەر تو خۆت داناون ئەوانە هەموو فاسید دەرچوون مانای چییە ئەمە جگەلەوەی دوایەکە دەڵێتن لە ئاخری خوتبەکەی دەڵێ ئەوانە هەمویان دەبی محاسبە بکرێن باشە تۆ لە کاتێک دەڵێ من لە ئینتیخابات سەحب دەکەمەوە لە سیاست سەحب دەکەمەوە چۆن محاسبەی ئەوانە دەکرێت باشە ئەگەر کەلیمەی محاسبە لە ئاخرەکەی کە دەڵێ محاسبەیان دەکەم لەو حاڵەتە بە فراغی بەجیدێری مەسەرەن بیگوت بە خوا محاسبەیان دەکات دەمانگو ئەوە ڕاستە کێشایتەوە بەڵام دەڵێت کە محاسبە دەکرێن کەواتە مەبەستی لە خۆی هەیە لە قووەتەکەیە بێتن محاسبەیان بکاتە ئەو قووەتەش هەر خۆیتی جگەلەوەش ئێستاکە من کە سەیر دەکەم زۆربەی داوا لە بەڕێز موقتەدا سەدر دەکەن کە بکشێتەوە و یاخود واز لەو قرارەی خۆی بینیتن من بەڕاستی ئەو داواکاریانە بە داواکاریەکی ڕەسەندانانێم چکو ئەوانەی کە داوای لێ دەکەن لە موقتەدا سەدر کە پاشگەز بیتەوە هەمووی لە بەرژەوەندی خۆیتیان مەسەرەن کازمی داوا دەکاتن بۆ ئەوەی بە سبێنێکە قووەتێک بی پاڵپشتی بکاتن بۆ جاری دوم بمێتەوە سەرۆک کۆمار داوای دەکات بمینێتەوە و لەو دوو ڕۆژەی کە بڵاو بۆەوە کە بەڕێز بەتەمایە بستە حەنانەی داوای لێ بکاتن لە بۆ بەرژەوەندی خۆیتی احتیمالی هەیە سبێنێگەر 40 مەقعد 50 مەقعدی بینی داوای لێ بکاتن سبێنێ شەوتەکانی خۆی بێ بدەن ئەگەر مەرامی خۆ هەڵبژاردنەوە هەبیتن و هەروەها حەیدەر عەبادیش نەفسی شت کە داوای لێ دەکاتن دەبی پاشگەز بیەوە ئەویش مەبەستی ئەوەیە خۆی دەکرێت بڵێن
دەکرێت بڵێن ئەم لێدوانەی مقتەدا سەدر یاخود ئەم وتاری مقتەدا سەدر کە ئەم کاردانەوانەی لێکەوتۆتەوانێ تەنها بۆ دروستکردنی فشارە بۆ ئەوەی داواکاریەکانی جێبەجێ بکرێت ئەگەر بکرێ وەڵامەکەی بە کورتی وەربگرێت گەمەیەکی سیاسیە دەیەوێتن تێگەیکی هەموو هێزەکان لە خۆی کۆ بکاتەوە خۆی بکاتە نقطەی استقطاب ئەمە یەک و ئی دووەمیش مانای ئەوەیە من کەفاڵەتی ئەوەی ناکەم ئەگەر سبەینەکە لە انتخابات ڕۆژی انتخابات یاخود پاشی انتخابات فەوزا ڕووبدان نەتایجی انتخابات ئیعلان نەکرێ یاخود خوا نەخواستە سندوقەکان بسووتێندرێ یاخود خوا نەخواستە مفەوەزیەت تووشی کارەساتێک بی وەکو ئەو سوتانانەیە کە ئێستا دەوائیرەکان جامیعەیە وەزاراتە مستەشفایە هەموو دەستێنن مفەوەزیە انتخاباتیش بستێنن دوو ڕۆژ پێشتر و برێنەوە کۆتایی هات هەموو یعنی گەمەیەکی سیاسیە بەڕاستیەوە. سپاس بۆ عەبدوڵڵا عەلیاوایی ڕێوشکاری پێشووتری سەرۆکۆماری عێراق کە میوانی ناوین بووی.